بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، زۆر گرنگە کە ئێمە ئاشنا و شارەزا بین لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، چونکە ئەو سەرداری ئێمەیە و قودوەی ئێمەیە. لە بابی قەزاوەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر تەئکیدی لەسەرەوە کردووەتەوە کە ئەگەر کەسێک شایەتیەکی لایە و شایەتیە نەشارێتەوە، و قورئانی پیرۆزیش بە هەمان شێوە تەئکیدی لەوە کردوێتەوە کە بەداخەوە ئێمە زۆر جار شایەتیمان لایە، زۆر جار لەوانەیە جورئەت نەکەین بچین ئەو شایەتیە بتین. حەقێک ئەزانین بەڵام نایڵێین. لە قورئانی پیرۆزە خۆی گەورە فەرمێت وەلا تەکتوموا الشەهادە ومن یەکتمها فإنه آثم قلبه. شەهادە مەشارنەوە، چونکە ئەگەر هەر کەسێک بیشارێتەوە بەڕاستیەوە گوناهبارە بێت. یان الساکت عن الحق كشيطان أخرس، ئەوەی کەوا بێدەنگە لە وتنی حەق وەکو شەیطانێکی لاڵە، یعنی تەشبیهێکی زۆر ناشرینە. و هەروەها جاری وا هەیە کەسێک شایەتی زوور ئەدا، شایەتی درۆ ئەدا. لە فەرمودەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە باس لە گوناهە گەورەکانمان بۆ ئەکا، ئەفەرمێت ئەلا ئونەبیئوکم بئەکبەری الکەبائر، گوناهە گەورەکانتان پێ بڵێم؟ ئەوانش دەڵێن بەلا یا ڕەسوول الله، بەڵێ ئەی پێغەمبەری خوا. ئەفەرمێ الئیشراک بالله، یعنی شەریک بۆ خوا قەراردان، هاوتا بۆ خوای گەورە قەراردان، کە گەورەترین تاوانە. کە لە قورئانە خوای گەورە باس لە هەموو گوناهێکەکە کە خوای گەورە لێی خۆشە بێ، بەڵام لە کەسێک کە شەریک بۆ خوای گەورە قەرار بدات لێی خۆش نابێ ئەگەر تەوبە نەکا و نەگەڕێتەوە. و هەروەها دوای ئەوە فەرمێوە عوقوق الوالیدین، خراپە لەگەڵ دایک و باوک، کە لە زۆر شوێنی قورئان لە دوای حەقی خوای گەورە قورئان تەئکید لەسەر مافی دایک و باوک ئەکاتەوە. و هەروەها لێرەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خراپە لەگەڵ دایک و باوک لە گوناهە گەورەکان وەسف ئەکات. ئەنجا دوای ئەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پاڵی دابوویەوە یەکسەر دانیشت، فەرمووی ئەلا وقول الزور ئەلا وشهادة الزور، ئەڵێ فما زال يكررها حتى قلنا ليته سكت. ئەنجا فەرمووی وتەی درۆ، شایەتی درۆ، ئەنجا ئەوەندە دووبارەی کردەوە ئەسحابە فەرموون وتمان خۆزگا بێدەنگ بوایە. یعنی چەند خەتەرە بەڕاستی کاتێک کە تۆ ئەزانی ئەو شایەتیە کە ئەیدەیت فەرەزەن کەسێکت نەبینیوە تەقە بکە و فڵانە کەس بکوژێ، تەنها لەبەرەوەی کە پارەیەکی وەرگرتووە دێ ئەڵێ من بە چاوی خۆم بینیم، شەهادەی بەرچاوم هەیە، شایەتی بەرچاوم هەیە، و سوێنە خواوە شایەتی ئەدا، ئەو کەسە بەڕاستی یعنی جاری وایە عوقوبەکەی ئیعدامە. ئەگەر دوو شایەت لە یاسایە بێن شایەتی درۆ بدەن، یان لە شەڕعیشە بە هەمان شێوە کە شایەتی درۆ بدەن کە کەسێک تاوانێکی کردووە، ئەوە بەڕاستی عوقوبەکەی لەسەر جێبەجێ ئەکرێ. باشە ئەوە ئەم کەسە لەوانەیە قازی، چونکە قازی حکم بە زاهیرەکە، ظاهر بینە. حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆیە فەرمێت من ظاهرە بینم، من ئاگام لە ناخی یەکێ لە ئێوە نییە، کەسێک لە ئێوە نییە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام غەیبی نەزانیوە، خۆ نەیزانیوە ئەو کەسە درۆ ئەکا یا درۆ ناکە، ئیلا ئەوەی مەگەر خوای گەورە پێی وت بێ بە وەحی. دەی فەرمێت ئەگەر کەسێک شایەتیەکی درۆی دا، یان حەقێکە هی ئەو نەبوو، سوێندێکی درۆی خوارد لەسەر مافێک، ئەڵێ ئەوە لە قیامەتە لەقی الله وهو عەلەیهی غەضبان، چ عوقوبەیەکە بەڕاستی کە تۆ لە قیامەتە زیندوو بکرێیتەوە و بگەی بە لیقای خوای گەورە و خوای گەورە لێت تووڕە بێ. چەند خەتەرە بەڕاستی، سایەکی زۆر قورسە، یعنی کە کەسێک خوای گەورە لێی تووڕە بێ. وەیە بەڕاستی ئەم هەڕەشەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یان لەو فەرمودەکەی تر کە ئەفەرمێ ئەوە من لەوانەیە یەکێکتان لەوە کەی تر زمان نووستر بێ، زمان پاراوتر بێ، مافی براکەی بخوا،
بەڵام باش بزانێ کە ئەوە پارچەیەک لە ئاگری بۆ ئەبڕم. بۆیە بەڕاستی ضرورە کە ئێمەی ئیماندار ئاگامان لەوە بێ کە کاتێک لە ئەچین بۆ دادگا و کاتێک کە مافێکمان لە لای برایەکمانە فەرەزن بەڕاستی ئەبێ ئەمە ئاگامان لەوە بێ کە ئەگەر لە مەحکەمەی دنیاش قازی حکممان بۆ بدا و بزانینەوە حەقەهی ئێمە نییە، ئەو با بزانین بەڕاستی لە قیامەتە ڕوبەڕووی سایەکی سەخت ئەبینەوە، یان سوێندێک کە درۆیە و بچین سوێندی درۆ بخۆین تەنها لەبەرەوەی قەزیەکە ببیتەوە، ئەوە بەڕاستی ڕوبەڕووی خەشم و قینی خوای گەورە ئەبیتەوە لە قیامەتە. بۆیە بەڕاستی ضرورە ئێمە لە هەموو سەراپای ژیانمانە موسڵمان بین و موسڵمانانە ڕەفتار بکەین و سلووکمان و ژیانی عەمەلیمان سەراپا بەرجەستەی سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و قورئانی پیرۆز بێ بۆ ئەوەی وەصفی ئیماندار بەسەرمانە جێبەجێ بێ. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.